لە درێژەی هەڵمەتی بانگەشێڵ بژاردن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری، ئەنجومەنی خوشکانی سەی سادقی کۆمەڵ بۆ پاڵپشتی لیستەکان بانگەشیان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ کرد و دەڵێن سەرمان بەرزە و شانازی دەکەن بە کۆمەڵەوە کە لیستێک هەمیشە پاڵپشت بە بۆ سەرجەمشین و توێژەکان. شانازی بکەین کە موسڵمانی بۆ شانازی بکەین کە کۆمەڵی دادگەری چەندین پرۆژەی جوانی هەیە کە سەرەتایەکانی حکومەیان بەخشینە سۆڵات چاوانە کە زۆرترین ئەرک ئیش و مامۆستایەتی لەم شوێنانەیە ئافرەت بکەوێتی ئەستەوە و ئافرەت بەڕێوەیەوە. جا ئێمە یعنی بڕوا بکەن خەڵکی وا هەیە کە خۆی لە حیزبی دەسەڵاتە ئامادە نییە مناڵەکەی خۆی بخاتە ئەو ڕێکخراوەی کە خۆی دروستی کردەوە. مناڵەکانیان لە سەنتەرەکانی حکومەتی هەیە بۆ پەروەردەکردن. بە سێ سادقین ئێستا لە میانی بانگەشەی هەڵبژاردنەکانی لیستی 285 بۆیە ئەوەی کە بەڵێنماندا بوو لە خولەکانی پێشوە جێبەجێمان کرد ئەوەی لە ئێستادا بەڵێنی لەسەر دەین خوا پشتیوان بێ هەمویان جێبەجێەکەین. ئەوەی کە بە ئێمە بکرێ بریتە لە بەدواداچوون بۆ موچە و قوتی خەڵک بە یەکسانکردنی نرخی سوتەمەنیە لەگەڵ کەمکردنەوەی ئەو زەری بۆ داهاتەیە. ئەمە بە هەوڵ و هیمەتی هاوڕێکانمان لە پەرلەمانی ئیتیحادی داکۆکیەکی سەرسەختە بین لە مافەکانی خەڵکی کوردستان. الحەمدوللا کاندیدان ئێمە بەڕاستی جێگای سپاس و دەستخۆشین کە الحەمدولیلا هەوڵ و تێکۆشانێکی زۆریاندا و مادوونە لە ئاستانە و چاونەترسانە داکۆکیان لە مافی گەلەکەیان کردووە لە هەموو بوارەکاندا. ئەندامان و دۆستانی کۆمەڵی دادگەری ئومێدیانەیە کە کۆمەڵ لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنی گەورە بەدەست بێنێت. ئێمە کۆمەڵین شانازیەکەین کە کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا ئەمجارە سەرکەوتنێکی مێژووی تۆمارەکە. کۆمەڵبوون شانازی بوونە، کۆمەڵبوون واتە گەورە بوون. ئێمە سەرکردەکەمان وا فێری کردوین کە سەر بۆ کەس دانەنەوێنین، ئێمە تەنها سەر بۆ خوا دانەوێنین. بۆیە لە هەر شوێنێ کۆمەڵ هەبێ ئێمە دەنگمان بەرزەکەینەوە ئەڵێن کۆمەڵین بە شانازیەوە کۆمەڵین. ئێمە زۆر شانازیەکەین بە کاندیدانی کۆمەڵی دادگەری کە هەمیشە داکۆکیکارێکی سەرسەختی مافەکانمان بوون، چی لە پەرلەمانی کوردستان بوون چی لە پەرلەمانی عێراق دە هەمیشە داکۆکیان کردووە لە مافەکانمان لە مافی موچەخۆران و گەنجەدامرنە مەزراوەکانمان و هەموو ئەو مافە ئاینیانەی کە ئەیانەوێ بە زۆر بەلاڕێدا بن لە گەلەکەمان. خوشکان لە ڕیزەکانی کۆمەڵی دادگەری هەموو کار ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە سەرکەوتنی لیستەکەدا. خوشکان لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەوە پێگەو ڕۆڵی کاریگەریان هەبووە. مێژووی کارێن شایدی وزە و توانە و کۆڵنەدانیان بووە و قۆناغ لە دوای قۆناغ ڕۆڵی خوشکان لە ڕیزەکانی کۆمەڵ زیادی کردو بەرەو پێشوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.